کۆبوونەوەکی ئەمڕۆ لەگەڵ حکوومەت کۆبوونەوەیکی ڕاوێژکاری بووە، هیچ بڕیارێکی تیان نەدراوە. لە کۆبوونەوەکە ئێمە کوبزوتنەوەی گۆڕان پرۆژێکمان هەبوو بە حکوومەتی کاتی پرۆژەکەمان پێشکەش کردووە. لەوێ تا حدێک تاوتۆی پرۆژەکە کراوە. جۆرێک لە کۆدەنگی هەیە، جۆرێکیش لە دوودڵی هەیە لەوەی کە لە جێبەجێکردنی پرۆژەکە. ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان ئەوەی بەلامانەوە مهمە وەکو مەبدە حکوومەت وەسیلەیەکە بۆ خزمەتکردنی خەڵک. ئەم حکوومەتی کاتی ئەم حکوومەتی ئێستاش ئەگەر ئەتوانێت سێ خاڵی گرنگی ئەو سێ خاڵە جێبەجێ بکە ئێمە مانعنی حکوومەتی کاتێکش کە پرۆژەکەمان بۆ ئامادە کردووە تەنها لەو پێناوەیە. خاڵی یەکەمیان ئەوەیە کە لانی کەمی گوزەران و موچەی خەڵک باش بکرێ. خاڵی دووەمەوەی کە سیادەتی هەرێمی کوردستان بپارێزرێ. ئێمە دووربین لەوەی کە حربی وەکالەت لە وڵاتانی ئیقلیمی ئەوە لە وڵاتی خۆمانە دوورکەین دوورکەوینەوە لەوە. خاڵێکی تر ئەوەیە کە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان هەڵبژاردنە گرچیەکان لە کاتی خۆی ئەنجام بدرێ، هەڵبژاردننی پاک و بێگەرد بێ، تۆماری دەنگدەران پاک بکرێتەوە، چاودێری نێودەوڵەتی لەسەر بێ. ئەم پێش ئەوەی کە ئێمە بچینە هەڵبژاردنەکانەوە جۆرێک لە ئامادەکاری هەبێت، جۆرێک لەوە هەبێت کە لایەنەکان کۆک و تەبابن لە بینی یەکە